لە ماوەی 6 مانگی ئەم ساڵدا و بە مەبەستی وەرگرتنی چارەسەر زیاتر لە 125,000 کەس سەردانی کۆمەڵگەی پزیشکی بەخشینیان لە کەرکووک کردووە. هاوڵاتیان و چارەخوازانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین دڵخۆشن بەبوونی ئەو کۆمەڵگەیە لە کەرکووک و پێیان وایە لە خزمەتدا پێشەنگە و هیوای خزمەتی زیاتر دەخوازن. بەڵێ بەدڵنیایەوە دەستخۆشییان یەکەم خزمەتێکی باشیان کردووە، هەموو بەشەکانیان باشن، ئیتر هیوادارم پەرەی پێ بدەن ئەو بەشانەی کە نییە ئەو بەشانەش بکەنەوە، بە تایبەتی لە ئێستاە کە خەڵک بێموچە و بێمەعاشە بەڕاستی خەڵکی سوودێکی زۆری لیان بینیوە. ئیتر هیوادارم ئەو بەشانەی کە نییە پەرەی پێ بدەن زیاتر بەرەو پێشەوە بڕوە. بەڕاستی نرخەکانیان گونجاوە، هەرجگە لە نرخەکانیش جێگەی متمانن بە جوانی ئیشەکانیانەکەن، خەڵک لیان ڕازیە. ئەم بەخشینە بەڕاستی من زۆر ناوبانگی بیستووە بۆ ئەڵێن هەرزانە، بڵێن لە دکتۆری باشی لێیە، کەشفی هەرزانە بۆ خەڵکی فەقیر زۆر باشە، زۆر بەسوودە. من ڕاستی یەکەم جارمە دێم بۆ ئەم شوێنە، بەڵام بەڕاستی حەقەتەنەوەی سەرمان نووسیوە بە 3000 یعنی تۆ کەشفی بازار لای کەمی 15,000 ئەگە 20,000 نەبێ. اینوای ساندێ شوێنەکانی تر 25,000یشە، بڵێن شارەکانی تری کوردستان خۆمان. بەڕاستی جێی دەستخۆشیە بۆ هەر کەسێکە کردوێتی، خوای گەورە خێریان بنووسێ. بەڕێوەبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین دەڵێت مانگانە بەشی زیاتر دەکەینەوە و پزیشکی نوێش بۆ کۆمەڵگەکە زیاتر دەکەین. بەشی دەرمانخانە شوێ ڕای هەرزانی و گونجاوی نرخەکانی کوالیەتی دەرمانەکانیشی لە جێ ڕەزامەندی نەخۆش و چارەخوازاندان. ئەمە لێرە ئێستا بەردەوامی لە هەوڵەکانمان بۆ پێشخستن و پەرەپێدانی زیاتری کۆمەڵگاکە، ئەوەی کە هەمانە تا ئێستا نزیکەی 18 پزیشکی پسپۆرمان هەیە کە ڕۆژانە نەخۆشە بینن لێرە، هەر ڕۆژە و کۆمەڵک دکتۆر دانیشن و 13 پزیشکی دانمان هەیە کە ئەمانیش ڕۆژانە بە کۆمەڵک پزیشکی پسپۆر و خزمەتی هاوڵاتیانەکەن. دیارە هۆکاری ئەوەی کە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ڕۆژانە لە پەرەسەندن و گەشەکردندایە ئەوەیە کە کارمەندانی ئەم کۆمەڵگایە بە ئەو پەڕی چوست و چالاکیەوە لە هەوڵی خزمەتکردنی هاوڵاتیاندان و هەروەها نرخەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین هاوکارە بۆ ئەوەی هەژاران و فەقیرانی ئەم شارە بێنەوە ئێرە و بتوانن تیماری دەردەکانیان بکەن لێرە. ئێمە لە سەیدەلی بەخشین ئەلحەمدولیلاوە بۆ زیاتر لە ساڵەکە ئەم دەرمانخانە کراوەتەوە. دیارە ئەمە دەرگایەکی باشە بۆ نەخۆشەکان. ئێمە بەپێی ئەو دەرمانەی کە تێتە ناو سەیدەلەکەمانەوە هەمووی لەسەر کوالێتێکی زۆر باشە، لە شوێنی دیاری کراوە، بە سنتەری پشکنی ناتێ تا تێتە ناو سەیدەلی ئێمە و نرخەکەشی نرخێکی زۆر گونجاوە بۆ نەخۆش. ئێمە هەندێک جار سەلاحیەتمانیە وەکو لێرە سەیدەلەکان ئەتوانین کەمێکی بۆ داشکێنین، جگە لەوەی لە چاوی بازار دەرمانەکان ئێمە زۆر هەرزانترە. زیاتر لە ساڵێک و 6 مانگە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە کەرکووک بەڕووی هاوڵاتیاندا کراوەتەوە. گونجاوی نرخەکانی لەگەڵ دۆخی خەڵک و ئاسی خزمەتەکانی وای کردووە مانگانە سەردانی نەخۆش و چارەخواز بۆ کۆمەڵگەی پزیشکی بەخشین زیاتر دەبێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.